یانەی کۆیە لە بەردەم هاندەرانی و لە نێو یاریگای خۆی میوانداری ئاشتی کردووە لە یاریەکانی هەفتەی نوێمی خولی پلەیەکی کوردستان. کۆیە باڵەدەستی یاریگا بوو لەگەڵ ئەوەی زۆرترین دەرفەتی گۆڵی بۆ ڕەخسا، بەڵام بە ئاسانی لە دەزەدران. ئاشتی بە هێرشی هەڵگەڕاوە وەڵامی بۆ کۆیە هەبوو. لە ناوەڕاستی نیوەی یەکەم بەمۆ ئەسعەد بە لێدانێک لە دەرەوەی هێڵی سزا گۆڵێکی بۆ ئاشتی تۆمار کرد. لە نیوەی دووەم یاریەکە سیناریۆی نیوەی یەکەم دووبارە بیەوە. دەرفەتەکان لەلایەن یاریزانانی کۆیەوە نەدەقۆسترانەوە تاوەکو گۆڵی پێتۆمار بکرێت. هێرشبەرانی ئاشتی گۆڵی تەواویان لەدەستدەدا. یاری گەیشتە کاتی زیاد کرا و شوان خەلیل بە لێدانی سەر گۆڵی یەکسانی بۆ کۆیە تۆمار کردەوە. یاریەکە بە یەکسانی و بە گۆڵێک بۆ هەردوویانە بە کۆتا هات. ئەمڕۆ ئێمە طموحمان سێ خاڵ یاریەکە بوو، بەڵام لازمێکی پێچەوانەوە توانین گۆڵ لە سەرێمە تۆمارکەن و یاریەکە عکس بێتەوە بۆی کە نەتوانین ئەوە چونکە هەلێکی یەکجار زۆرمان لە دەستدا. یعنی بەڕاستی ئەگەر هەلەکانمان بقۆس بێتەوە ڕەنگە نەتیجەکە زۆر جیاواز بووە، بەڵام نەمانتوانێت ئەولانە بخۆزینەوە. توانیمان گۆڵی بەرامبەر بینینەوە الحەمدوللا و شکر، ئەوە شەر باش بوو لە خەسارەکە، توانیمان نقطەیەکیش بینین. چ خولەکی 92 بێیان خولەکی یەک بێت هەموو یاریە. ئێمە بە شێوەیەکی زۆر باش یاریمان کرد. پێم وایە خاڵێک بۆ ئێمە باش بوو، بەڵام ئێمە لەوە دڵگرانی کە ئەکرا یاریەکە لە بەرژەوەندی خۆمان کۆتایی پێبێنین. دڵخۆشم بەو ئاسی پێشکەشمان کرد. یانەی کۆیە خانەی دووەمی ڕیزبەندی لەدەستدا و بە 15 خاڵ چووە پلەی سێیەم. ئاشتی بە 8 خاڵ لە خانەی نوێمی ڕیزبەندیە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێم کۆیە.